بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسخوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان تایبەتە بە قسەکردن لەسەر بەجێگەیاندنی ئەرکی سەرشانمان. ئایا هەموو مرۆڤێک بەبێ جیاوازی یەک ئەرکی هەیە کەوا لە ژیانیا بەجێ بگێنەیانە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە و چەند پرسیارێکیش لەو بارەیەوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەورامانگەچێنەی زانای ئاینیمان کردووە. دکتۆر گیان زۆر بەخێربێن. سوپاس بۆ بەڕێزان. خی گەورە بۆیە مرۆڤی هێناوەتە سەرزەوی ئەرکێکی پێسپێراوە. ئایا ئەو ئەرکە چییە ئەگەر بۆمان باس بکەیت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وآله وصحبه أجمعين. سپاس بۆ بەڕێزتان و سپاس و خۆشەویستیم بۆ سەرجەم بینەرانی بەڕێز و ئازیز و خۆشەویست هەیە. دیارە ئەم تەوەرەی کە جەنابتان هەڵتان بژاردەوە بۆ ئەوەیە کە قسەی لەسەر بکەین بەڕاستی تەوەرەیەکی گرنگە. بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت طبعاً خوای رب العالمین وەڵامی ئەو پرسیارەی لە قورئانی پیرۆزە داوەتەوە. خوای گەورە فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. يعني خوای رب العالمین ڕائەگەیەنە کە ئەفەرمێ من جنۆکە و مرۆڤم دروست نەکردووە مەگەر تەنها بۆ ئەم دروست کردوون کە عیبادەتی خوا بکەن. يعني ئینسان لەسەر ئەم زەویە و جنۆکە لەسەر ئەم زەویە خوای پەروەردگار حکمەتی دروستبوونەکەیان و خوڵقاندنەکەیان و جێنشینکردنیان لەسەر زەوی ئەبەستێتەوە بە عەبدایەتیکردن بۆ خوای رب العالمین. مرۆڤ عەبدی خوای پەروەردگارە. ئێمەوەسا ئەرکی هێنانە سەرزەوی مرۆڤ چێ؟ ینی ئەکە مرۆڤ وەکو سەرەتا بۆ شتێک هێنراوەتە سەرزەوی. جا لێرە ئێمە ئەم مقدمەی کەوتمان نەتیجەیەک ئەدا بەدەستەوە. ئەویش ئەوەیە کە ئێمە پرسیارەکەین ئایا عەبدایەتیکردن چییە؟ خۆی لوب و کاکڵەکە لێرایە کە خوای رب العالمین فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. عەبدایەتیکردن کە ئەرکی گەورەی مرۆڤە لەسەر زەویە. لێرە ئەبێ ئێمە بزانین ئایا پێناسەی عەبدایەتی یانی چی؟ پێناسەی عیبادەتکردن بۆ خوای رب العالمین یانی چی؟ ئایا عەبدایەتی و عیبادەتکردن تەنها بریتیە لەو پەرستە شخصیانی کە لە بینی مرۆڤ و خوای پەروەردگارە هەیە وەکو نوێژ و وەکو ڕۆژ و وەکو ذیکر و وەکو قورئان خوێندن و وەکو بیرکردنەوە لە مەخلوقاتی خوای پەروەردگار و إلى آخره؟ ئایا تەنها ئەمە عیبادەتە یان عیبادەت معنایەکی شامیلی هەیە؟ طبعا لە ئیسلامە کەمەیەکێکە لەو مەفهومانەی کە پێویستە مسلمانان زۆر بەباشی خەڵک جارێکی تر ینی ئاگادارکەنەوە و تیان بگەێنەوە کە مەفهومی عیبادەت لەمە زۆر زۆر گەورەترە. وەکو شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ کاتێککە پێناسە عیبادەتە کە فەرمی اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه من الأعمال والأقوال. يعني عیبادەتکردن ناوێکی کۆکەرەوەیە کە ئەڵێ عەبدایەتی یعنی ناوێکی کۆکەرەوەیە هەموو هەڵسوکەوتێک هەموو قسەیەک هەموو گفتارێک هەموو ڕەفتارێک کە ئەگەر مایە ڕەزامەندی خوای پەروەردگار بێ ئەوە لە ناو پێناسەی عیبادەتە جێ بێتەوە. کەواتە عەبدایەتیکردنی خوای پەروەردگار ینی وەکو چۆن نوێژ و ڕۆژووە وەکو چۆن سوژدەبردنە ئاوها بازاڕ بەڕێوەبردنیشە. وەکو چۆن مزگەوت ئاوادانکردنەوەیە ئاوها وڵات ئاوادانکردنەوەیشە. وەکو چۆن ڕۆژوگرتنە ئاوها سیاسەت و حکومڕانیشە. وەکو چۆن حەجکردن و تەوافی کەعبەی پیرۆزە ئاوها بەڕێوەبردنی اقتصادی وڵاتیشە. بە کورتی فأينما وجدت المصلحة فثم شرع الله. لە هەر شوێنە مەسلحەت و بەرژەوەندی مرۆڤەکان دەستەبەر ببێ شەرعی خوای پەروەردگار لەوێ و پێشی ئەوترێ عیبادەت بۆ خوای پەروەردگار. کەواتە عیبادەتکردن ئەرکی سەرشانی هەموو مرۆڤێکە کە خوای گەورە پێداوە. عیبادەتیش بریتیە لە هەر کردارێک و ڕەفتارێک کە مایە ڕەزامەندی خوای پەروەردگار بێ و مایەی سوودگەاندن بە مرۆڤەکان. مامۆستا لە ئاەتەکە کەواتە مەسەلەی پەرستن و پەرستنی خوای گەورە گشتگیرە. پەرستنی خوای رب العالمین گشتگیرە
بەڵام کێ خواپەرستی کێ ئەمنیەتی هەیە ئەو کەسێک کە ئیمانی بەخوای پەروەردگار هەبێت ئیمانی بە ڕبوبیەت و بە ئیلاهیەت و بە مەعبودەتی خۆی پەروەردگار هەبێت. ئەی لەو کاتا کە کۆمەڵی لە مرۆڤەکان لە ژێر ئەم چوارچێوەیە لە ژێر ئەم پێوەرە دەرەچن و ئامادەی نین هیچ پەرستشە بۆ خوا بکەن ئەو کاتە ئەرکی مرۆڤی ناموسڵمان چییە؟ ئەو ئەرکێک کە ئەکەوێت سەرشانی پێویستە بەجێ بگێنێت. ئەزانی چۆنە خۆ خوای رب العالمین فەرمێ إن كنتم تعلمون فإنهم يعلمون كما تعلمون وترجون من الله ما لا يرجون. ولو ژیانی دنیای خۆی گەورە ژیانی دنیای وا فراهەم هێناوە هەموو مرۆڤەکان حەزیان لە چاکەیە حەزیان لە عەدالەتە حەزیان لە بەخشینە چاکە بەڵام ئەوەی کە ئینسانی مسلمان بەهۆی ئیمانەکەی بەخوای پەروەردگار و بەهۆی ئەوەی کە لە ئەرکی سەرشانیە کە لەم سەر ئەم گۆی زەویە ئەنجامی ئەدات چاوەڕوانی پاداش لە خۆی رب العالمینەکە ئینسانی بێ بڕوار چاوەڕوان ناکە ئینسانی بێ بڕوا هەر یعنی وەکو فیترەتێکی خۆی چاکە ئەکا بەڵام چاوەڕوانی پاداش لە خۆی پەروەردگار ناکە چاوەڕوانی پاداشتیش بکە ئەگەر ئەهلی ئیمان نەبێ کردەوەی لە قبول ناکرێت چونکە عەقیدە لە دینی خۆی پەروەردگارەکە بناغە وایە بۆ خانوویە جوانترین خانوو جوانترین دیوار بە جوانترین ستایل و دیکۆر هەڵی بچنە و دیزایانێکی جوانی بۆ هەڵ بچنە وانە باشترین مەوادیشی تیا خەسارکە بەس کە بناغێ نەبێ بەرگە ئەگرێت بەرگە ناگرێت لەبەرەوە بڕوابوون بە خوای رب العالمین بڕوابوون بە قیامەت بڕوابوون بە ئەوانە کە ئەرکانی ئیمان و ئیسلامە ئەمانە بناغەی ئیسلامەتیە عەقیدە لە ئیسلامە بناغەیە بەڕاستی وەکو ئەگەر تەشبیهەکەی بە بناغەی خان و بناغەیە تۆ ئەگەر خاوەنی عەقیدەیەکی پاک نەبی بڕوات بە خوای پەروەردگار نەبێ چاوەڕوانی چیەکەی لە پاداش کە خوای گەورە پاداش بات ئیدەن کەواتە برام بەهۆی ئەم ئیمانە و ئیمان نیعمەتێکی زۆر زۆر عەزیمە ئیمان ینی نیعمەتێکە مەگەر هەر خاوەن ئیمان هەستی پێ بکات مەگەر هەر خاوەن ئیمان بەروبوومەکەی ئەچنێتەوە بەهۆی ئەم ئیمانەوە ئینسان هەموو کردار و ڕفتارێکی ئەگەر مەبەستی ڕەزامەندی خوای پەروەردگار بێ وی بێتە عیباد حتا ئەو شتانەی کە ینی مباحاتن ئەو شتانەی کە بۆ نمونە تۆ پێویستیت پێی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمی وفي بضع أحدكم صدقة فەرمی خەڵکینە ئەگەر یەکێک لێوە کاتێک کاشێتە لای خێزانەکەی خۆی کە شەهوەت و ئارەزوی خۆی تێرەکە خوای پەروەردگار بە چاکە بۆی ئەنووسێت یەکێک لە هاوڕێیان پێی سەیر بوو دی باش ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم من ئەچمە لای خێزانی خۆم حاجەت و پێداویستی خۆم جێبەجێ ئەەکەم ئارەزوو شەهوەتی خۆم تێرەکەم خوا چاکەم بۆ ئەنووسێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمی بەڵێ چاکەت بۆ ئەنووسێ سەیرکە بزانە مەفهومی عیبادە لە ئیسلام فەرمی باشە پرسیاری لەکە فەرمی ئەگەر ئەو شەهوەت و ئارەزووت لە حراما تێر بکردایە خراپەت بۆ نەئەنووسرا فەرمی بەڵێ فەرمی کەواتەگە لە حەڵاڵیشا تێریکەی ئەوە چاکەت بۆ ئەنووسرێ کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمی وتەبەسمك في وجه أخيك صدق تۆ کە زەردەخەنە ئەەکەی بەرەوڕووی برایەکی مسلمان بەڕووی خوشێکی مسلمان ئەو خوای گەورە سەدەقەت بۆ ئەنووسری کاتێک کە تۆ ئەوڕۆی ئیشی کەسێک جێبەجێیەکەی گەورەی سەدەقەت بۆ ئەنووسری یعنی ئەگەڕنەوە لە ڕیوایەتێکی صحیحایە کاتێکە کەسێک پێویستیەکی ئەبێ لە مدینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ڕوا کاتە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بۆ ئەوەی کە کەسێک هاوکاری بکە کە سەیرەکە کشەزای پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم حەزرەتی حوسەین لەوێ ئەبێ ئەڕوا پێڕەڵێ من لێم قەوما و پێویستەکە کە تۆ بێ لەگەڵم ئەویش ئەڵێ من لە ئەگەر لەبەر ئەوە نەبوو کە لە مزگەوتی پێغەمبەری خوا معتەکیفم یعنی ئەعتیکافم کردووە ئەوە ناتوانم معتەکیفیش ناتوانە بڕاتە دەرەوە لەبەر ئەعتیکافەکەی ئەشکی ئەو ئەهاتم لەگەڵت ئەڵێ ئەویش چووە کەمێک ینی ڕۆژ براکەی ئەوی بینی کە ئیمامی حەسەنە ئەویش ئەڵێ پرسیاری لێک وتیوە خێرە وتی وەڵا شتێکی ئەوە هەیە فەرمووی دێ من ئەعتیکافەکەم ئەشکێنم ئێم لەگەڵت بۆ ئەوەی پێویستەکەی تۆ جێبەجێ بکەم بۆی هاوکاری بکەم بۆی قۆڵگیری بکەم فەرمووی خۆم گوێم لە باوان بوو گوێم لە پێغەمبەری ئیسلام بوو صلی الله عليه وآله وسلم کە فەرمووی ئەگەر من یەک سەعات بڕۆم لە خزمەتی برایەکی مسلمانمە بۆی ئیشێکی بۆ جێبەجێ بکەم أحب إلي أن أعتكف في مسجدي هذا شهرا ئەو سەعاتە کاتم ئیشی مسلمانێک جێبەجێ ئەەکەم خەمێکی ئەڕەوێنمەوە دڵی خۆش ئەەکەم ناڕەحەتێکی لەسەر لا ئەبەم قۆڵگیری ئەەکەم پێم خۆشترە و پێم خێرتر لەوەی کە لە مزگەوتەی خۆمە یەک مانگ ئەعتیکاف بکەم جان لە مزگەوتی پێغەمبەری خوایش صلی الله عليه وآله وسلم کە هەر نوێژێکی بەچەند نوێژە بە 1000 نوێژە کەواتە سێر ئەم مەفهومەکە ئەم مەفهومە ینی قەستم ئەوەی مەفهومی عیبادەت و ئەرکی عیبادەت لە ئیسلامە مەفهومێکی زۆر زۆر بەرفراوانی هەیە مەفهومێکی زۆر واسعەیە هەموو جوموجوڵ و چالاکیێکی ئینسان ئەگرێتەوە مامۆستا لە وتوێژی نێوان خوای گەورە و مەلایکەتەکانە لە ئانوساتی دروستکردن و هێنانەبوونی حەزرەتی ئادەمە خوای گەورە فەرمێ
من ئەمەوێت زەوی ئاوەدان بکەمەوە بە مرۆڤ و نەوەکانی بە ئادەم و نەوەکانی لە ئاەتەکەی دواتیشدا خی گەورە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ئایا توانین بڵێن ئەم عیبادەتی لەم ئاەتا هەیە هەمان ئاوەدانکردنەوەی زەویە یام جیاوازی ئەم دوو چەند جیاوازێکی نییە هیچ جیاوازێک وتمان ئاوەدانکردنەوەی زەوی یەکێکە لە ئەرکەکانی مرۆڤ کە خوای رب العالمین پێی سپاردووە ئەوە تا خوای گەورە فەرمێ واستعمركم فيها خوای گەورە لەو قسەی کە جەناب ئاماژەت پێ کرد کە خوای رب العالمین فەضلی ئادەم ئەدا بەسەر مەلایکەتەکانە بەچی وعلم آدم الأسماء كلها وعلم آدم الأسماء كلها هەموو ناوەکانی ناوی شتەکانی فێر کرد هەموو ئەو شتانەی کە مەوجودات لەسەر ئەم زەویە مەخلوقات هەموو ناوەکانی فێر چونکە تۆ ناوی شت نەزانی ناتوانانی تەعامل لەگەڵا بکەیت بۆ ئەم ناوانەی فێر کرد و بۆ ئەم عیلمە و فێربوونی ئەم ناوانە ئەبێتە فەضلێک و خوای پەروەردگار فەضلێکدا بەسەر ئادەم عەلەیهی سەلام بەسەر باوکی بەشەریەتە بۆ لەبەر ئەوە کە ئەو زەویە پێویستی بە ئاوەدانکردنەوە هەیە تۆ کەرەستەی ئاوەدانکردنەوەکەت پێ نەبێ ناتوانێت ئاوەدانیکەیت کەواتە ئەرکی عیبادەت و ئەرکی ئیستیعمار و سەرزەوی ئاوەدانکردنەوە هەر یەک شتە یعنی جزء لا يتجزأ وەکو عەرەب وەکو لە قاعیدەکە جزء لا يتجزأ ینی بەش ینی بەش ناکرێت تۆ بڵێ عیبادەت شتێکە و ئاوەدانکردنەوەی سەرزەوی نەخێر ئەوەکو وتمان ئاوەدانکردنەوەی سەرزەوی جزئێکە لەو ئەرکەی کە خوای رب العالمین بەسەر ئەم مرۆڤەیە داوێتی کە پێویستە ئەم سەرزەوی ئاوەدان کاتەوە و خۆشی کا و ژیانی تیا فراهم بهێن ئەوە تا خوای رب العالمین کە باسی پێغەمبەری خوا ئاکا صلی الله عليه و آله وسلم واجبێکە لەسەر خەڵکی کە وەڵامی بنەوە چییە فەرمێ يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم بۆچی ئەگەر خوا و پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم بانجان کردن داوایان لێکردن تەکلیفیان لێکردن بۆ شتێک ئێوە وەڵامیان بنەوە بۆچی إذا دعاكم لأي شيء لما يحييكم بۆ شتێک کە ئەبێتە مایەی ژیانەوەی ئێوە ئەم ئیسلامە پەیامی ژیانەوەیە پەیامی حیاتە پەیامی ژیان دۆستیە حیات دۆستیە يعني پیغمبر خوا صلى الله عليه وآله وسلم فرمي إذا قامت القيامة وبيد أحدكم فسيلة فليغرسها أجر هو قيامت هاتا بيشوا دنيا تقية وتنو قيامته طوا كوتاي هات يكير ليش يعني دارك بدسه ونمامك بدسه وبعد تشاورون نك يعني فريدا يعني طوا قيامة درسا بابين أجد بويسر زي أودان كتوا فرمي أجر يكير ليه زراعته بكا دارك بنيجي لدواء وإنسان لي بخوايام تيروتير لي بخوايام هر شيء استفادة لي بكا أو خير بو أنسري وبيغمبر إخوة صلى الله عليه وآله وسلم بس يوما بو كاكا فرمي بينما بغي من بغايا بني إسرائيل يكيك لو آفرتانيك داين بيسيج بو يعني آفرتك باجنا بو داين خوينا باراست بو لناو بني إسرائيل كان لشوينك أو سيلك صيك بني إسرائيل وقبلي زمان در هنا ولتين وانا فرمي خوي لو ناو بيرك لو شو ناو بيرك وبخوفك خوي بركر لا او صقينا جاد اخويا رب العالمين بريالي ذاك لي خوش به كوات ام بيام ام اسلام يعني كلايك وبالاي جيان نهي تنها وين خلق ولا اسلام حالي ولا اسلام تناويه كتبر خليكي نيج ورجو مزقوت وانا من خيروانيه نخير خويا رب العالمين فرمي فاذا قضيت الصلاه شي فانتشروا في الارض وابتغوا من فضل الله وانيا وهروها پیغمبر خدا صلى الله عليه واله وسلم باسی اومان بو کا فرمي هر کەسێک زەویەکی مردوو ئاوەدان کاتەوە بە زەراعەت بێ بە خانوو بێ بە هەر جۆرەشتێ بێ بۆ ئەوە بۆ لە بەرەو خەڵکی هەندا بۆ ئەوەی کە سەرزەوی ئاوەدان کاتەوە پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم فەرمێ تزوجوا الودود الودود فإني مكاثر بكم الأمم ئەگە یەکێک لێوە ژنی هێنا بە هەوڵ با ژنێک بێنە کە ئافرەتێکی خۆش مەشرب و ڕووخۆش و نەک مرچوومۆن و عەبوسە ئەوە بێ و هەروەها منداڵیشی زۆر ببێ بۆ ئەوی چونکە ئەفەرمێ من فەخرەکەم بەسەر ئومەتانە کە ئومەتەکەم زیاد بێ و سەرزەوی زیاتر بێ و ئەوان زیاتر بن لەناو کەواتە یعنی وەکو وتمان ئەم پەیامە پەیامی ژیانە پەیامی حیاتە بۆ هاتووەم حیاتە خۆشکە ژیان خۆشکە و بۆ هاتووە لە ژیانێکی موقەتەوە بمان با بۆ ژیانێکی دائیمی و سەرمەدی و ئەبەدی کە نەبڕاوەیە مامۆستا کەواتە عیبادەت چەمکی عیبادەت هەموو کارە دروستەکانی مرۆڤ دێتەوە لە ژیانی ڕۆژانەیە هەموو کارە دروستەکانی مرۆڤ کە مایی مەسلح جەلب و ڕاکێشانی بەرژەوەندی مرۆڤەکان بێ ئەوە باشترین عیبادەت مامۆستا مرۆیەکمان هەیە باوەڕی بە خودای گەورە نییە باوەڕی بە ئەرکان و وەکوەڵێ پێداویستەکانی ئیسلام نییە
بەڵام زۆر سوودبەخشە بۆ کۆمەڵگەکەی خۆی هەموو کارەکانی وەکوەڵێ هاوسەنگە لەگەڵ شەرعا لەگەڵ ئیسلامە ئەمە لەم کاتە ئێمە چی بکەین بڕێ ئەو بەڕێزەی کە وایە طبعاً وەکووتمان ئەو چاکانەی کە ئەیکا ئەگەر بۆ دنیای ئەکا ئەوە لە دنیا پاداش وەرەگرێتەوە لە دنیا إنما الأعمال بالظواهر والله يتولى السرائر لە دنیا پاداشتی خۆی وەرەگرێتەوە بۆی کە خەڵکی مەدحیەکەن بۆی کە خەڵکی سوپاسی ئەکەن بۆ نمونە کەسێک بە عیلمێکی باشی هەبێ خەڵک فێرەکە کەسێک بە ماڵێکی باشی هەبێ ئینفاق ئەکا و هاوکاری خەڵکەکە کەسێک بێ کورسی و دەسەڵاتێکی هەیە لە ڕزام لە بەرپاکردنی عەدالەتی ئیجتیماعی بەکاری هێنێ و عەدالەت بەرپاکە ئەمە لە دنیا پاداشتەکەی وەرەگرێ وما ربك بظلام للعبيد خۆی پەروەردگار زوڵم مستەم لە عەبدەکانی خۆی ئەمما لە قیامەتە کە ئەو مادام خۆی بڕوای بە قیامەت نییە کە ئەو مادام خۆی بڕوای بە خالقیەتی و بە ئیلاهیەتی و بە معبودەتی مامەستا بەو شێوەیە ناکە دژایەتی کەری ئەم چەمکانە بێ دژایەتی کەری خوددا قیامەت قەبر و زیندوو بوونەوە و حەشر و بەهەشت و دۆزەخ بەو چەمکەی کە یان لەوە چێ لەسەر ئاینێکی تر بێ کابرایەکی مسلمان چەندێک قەناعەتی بە ئاینەکەی ئەویش ئەوەندە قەناعەتی بەو ئاینەی خۆی هەیە بەو تێگەیشتنی خۆی هەیە هەموو کارەکانیشی کارێکی جوان و پەسەندن لە کۆمەڵگا بڵێ لە دوای هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هیچ پێغەمبەرێکی تر و هیچ پەیامێکی تر و هیچ پەیامبەرێکی تر مەفعولی نامێنێت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کۆتا هەمینی پێغەمبەرانە کۆتا ئەڵقەی زنجیرەی پێغەمبەرانی خوایە پەیامەکەیشی کۆتا تەوجیهی رب العالمینە بۆ سەرزەوی هەر کەسێک پێغەمبەری ئیسلام دعوەی پێغەمبەری ئیسلامی پێ بگات یەهودی بێ نەسرانی بێ مەجوسی بێ علمانی بێ هەرچی بێت دعوەکەی پێغەمبەری خوای پێ بگات صلی الله عليه و آله وسلم و ئیقامە حوجەی بەسەرەوە بکرێت و تێبگەێنرێ ڕەفزی بکا و ئیمانی پێ نەهێنێ ئەو بابەتەمای قیامەت نەبێت ئەو بابەتەمای قیامەت نەبێت ئەگەر ئەو سەرزەوی هەموو کا بە ئاڵتون هیچ ئیسیفادەی لێ ناکات بەڕاستی بۆ لە بەرەو ئەهلی ئیمان وتمان ئیمان بناغەیە کە تۆ بناغەکەت نەبوو هیچ سێر کە خوای رب العالمین لە سوورەتی ئەنعام باسی حەڤە پێغەمبەری خوا ئاکا ناویان ئێنێ یەک بە یەک باشە دوایە فەرمێ ومن ئابائهم وأزواجهم وذرياتهم ئەو پێغەمبەرانە کە ناومان هێنان باو باپیرانی ئەوان ماڵ و مناڵی ئەوانی ژەر هەمویان ئەو پێغەمبەرە خۆشەویستانە کە لووتکەی عیبادەتکردن بۆ خوای پەروەردگار کە مەعسوومن خوای گەورە فەرمێ وەلەو ئەشرەکوو لەحەبط عنهم ما كانوا يعملون ئەگەر ئەوانە شەریکیان بۆ خوای گەورە بڕیار بدایە ئەو کردەوە چاکانشی کە ئەیان کرد هەموو ئیحباطە بوو ئیحباط یانی پوچەڵ بوونەوە ئیحباط لە ئەسڵی زبانی عەرەبیە حیوانێک بێنی حەشە حضور کە هەر جۆی بێتێ بیدێتێ دێ حەربیت قەڵەوە بێ ئاوسێت خاوەنەکەی وا ئازانێ گۆشتە بەس نازانێ ئاوساوە ناکاوە تەقێتەوە و دەمرێت خوای گەورە فەرمێت تووشی ئیحباطە بن ئەوانە بەهۆی ئیمانە خوای گەورە فەرمێ ئەوانە فقدمنا إلى ما عملوا من عمل بەڵام فجعلناه هباء منثورا خوای گەورە کا بە تەپوتۆزێک و فوی پێکە ئەڕۆ هیچ سوودێکی نییە هیچ وەزنێکی نییە ئەعمالی صالح و کردەوەی چاک و ئاوەدانکردنەوەی سەرزەوی بەس وەرگرتنی پاداشتەکەی لە قیامەتا بەسراوەتەوە بە ئیمانەوە کە خاوەنەکەی خاوەنی ئیمان نەبێت بڕوای بەخوا نەبێ بڕوای بە زیندووبوونەوە نەبێ چاوەڕوانی چی ئەکات اینجا ئەگەر بڕوای بەخوا هەبێ و بڕوای بە زیندووبوونەوە هەبێ بڕوای بە قیامەت دەبێ بەڵام شوێنی پێغەمبەری خوا نەکەوێ صلی الله عليه وآله هەر ئیماندار نییە هەر ئیمان هەر بڕوا بوون ولی ئیسلامە ئیمان و بڕوا ئەبێ ئێمە پێناسەکەی حاڵی بین ئیمان بوون بەخوا تەنها ئەوە نیە کە تۆ بڵێ ئیمان مەی بە وجودی خوا و ئیمان مەی بە عیسا و بە موسا و ئەوانە ئیمان بوون بە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بە ڕیسالەکەی بە منهەجەکەی بە پەیامەکەی ئەوە تەواوکەری ئیمان و ئیسلامەتیە کەگەر ئیمانی بە پێغەمبەری خوا نەبێ صلی الله عليه وآله وسلم تەواو مامۆستایمە بە مرۆڤێک ئەڵێن ئەرکەکان بە جوانی و بە دڵسۆزان ڕاپەڕێن ئێمە لەو کاتا داوای چی لەو مرۆڤەکەین ئەبێت چ داوایەکی لێ بکەین و چیمان لەو مرۆڤە دەوێت هەموو مرۆڤێک لەسەر ئەم زەویا خاوەنی ئەرکە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمێ كلكم مسؤول كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەموو ئینسانێک لەسەر ئەم زەویە هەمووی بەرپرسە مامۆستا بەزمە بەستی مسلمانان یا هەموو مرۆڤێک هەموو کەسێک بەس مامۆستا هەمیشە ئێمە ئەم شتە وەکوڵێ دوانەیە تەواو ناسراوە لامان
کە ئەرکت هەیە ئەبێ مافی دەبێ مافی مرۆڤێکی ناموسڵمان چییە کە ئەرکەکەی زۆر بە جوانی ڕاپەڕێن هەموو مافێکی هەیە هەموو مافۆکو مافی دنیایی لەکم مالەنا و عەلەیکم ما عەلەینا هەموو مافێکی بۆ هەیە مافی ئەوەی کە پێوترێ ماف ئەوەی کە پێوتری حەق و دەستە بەرکردن بۆی ئەگەر لە قوارەیەکی ئیسلامیایە مافی خوێندنی بۆ هەیە مافی ئەوەی بە زمانی خۆی قسە بکە مافی ئەوەی هەیە کە ینی شعائیر و دروشمەکانی خۆی عیبادەتی خۆی جێبەجێ بکە مافی هەموو مافێکە بۆ موسڵمانان هەیە بۆ ئەوانیش هەیە ینی شتێک نییە بڵێەوە ئەوە بۆ موسڵمانەوە نەخێر چونکە لە ئیسلامە ئینسان وەکو مرۆڤ سیر ئەکرێت یعنی جیاوازی نییە لە بین ئەوەی کە تۆ بڵێ وڵا ئەوە لە بەرەوە موسڵمانە ئەبێ مافی زیاتری بینێ ئەمەشان لە بەرەوە بێ بڕاو نابێم ناوانیەوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم وحەمەلناهم في البر والبحر خوا رب العالمین کە باران ئەبارێ بۆ هەموو کەسێکی ئەبارێنە کە هەوا ئەنێرێ بۆ هەموو کەسێکی ئەنێرێ دین و پەیامەکەیشی و مەصالح و بەرژەوەندیەکان و تحقیقکردنیان بۆ هەمویان ئەوە لایەن دنیایەکە ئەمە لایەنی قیامەتی ئەوە بەڕاستی بەسراوەتەوە بەبوونی ئیمان و بڕوا بەخوای رب العالمین و بە قیامەت و بە ڕۆژی حساب مامۆستا کەواتە لە دوای عیبادەت و ئاوەدانکردنەوەی زەوی گەورەترین ئەرکێکی ترکە بکەوێتە ئەستۆی مرۆڤ بە شێوەیەکی شتی چییە؟ مرۆڤ ئەرکەکانی زۆرن ئەرکەکانی جیاوازن مرۆڤ ئەرکی هەیە بەرامبەر بە خۆی مافی ئەوە شت مافی هەیە مافی خوای رب العالمین بەسەر عەبدەکانەوە ئەوە بریتێ لە عیبادەتکردن و پەرستشی خوای پەروەردگار بۆ جۆرێک باسمان کرد ئەمە دوایی خوای رب العالمین مرۆڤ مافی هەیە بەسەر خۆیەوە بەسەر بەدەنی خۆیەوە بەسەر لاشەی خۆیەوە بەسەر نەفسی خۆیەوە مافی هەیە بەسەر مناڵەکانیەوە مافی هەیە بەسەر خزم و دراوسەکانیەوە مافی هەیە بەسەر هاوڕێ و دۆستەکانیەوە مافی هەیە بەسەر مسلمانانەوە مافی هەیە بەسەر ئەوانەی کە هاونیشتیمانی و هاوزمانی خۆینی و هەروها ئەوان لە بین یەکترە هەموو خاوەن مافن بەسەر یەکترەوە بەڕاستی ئەو حقوقانەی من ناتوانین لە بەرنمەیەکی ئاوا کورتە ئەمە هەموو ئاماژەی پێ بکەین من پێم وایە پێویستی بە بەرنمەیەکەکاوت چەندین ئەڵلقەی لەسەر بڕۆی هێشتر ئەو حقوق و مافانە جێبەجێ ناکرێ و تەواو ناکرێەوە ناتوانانی ئاماژەی پێ بکەین ئەمە ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی گشتی بزانین کە مرۆڤەکان خاوەنی مافن بەسەر یەکترەوە سەر بۆ نمونە پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم لبارەی مسلمانانەوە ئەفەرمێ مسلمان مافی بەسەر مسلمان ئەوەیە کە ئەگەر سەلامی لێ کردی ئەبێ وەڵامی بیتەوە ئەگەر نەخۆش کەوت ئەبێ سەردانی بکەی هاوکاری بکەی ئەگەر پێویستی هەبوو حاجتێکی هەبوو هاوکاری بکەی ئەگەر دعوەتی کردی وەڵامی دعوەتەکەی بیتەوە حتا ئەگەر وفاتی کرد بڕۆی شوێنی جەنازەکەی بکەوی دەربارەی مناڵ ئەفەرمێ مافێکی زیادەی بەسەرەوەیە کەویش مافی دایک و باوکێتی لە دوای وفاتیشیان ئەبێ سەردانی قەبرەکانیان بکەی ئەبێ دوعای خێریان بۆ بکەی ئەبێ سەدەقەیان بۆ بکەی ئەبێ حتاکو ئەوە جێبەجێوی کە بزانی دایک و باوکت دۆستایەتی کیان کرد و هاوڕێیەتی کیان کردەوە هاوڕێتیە نەبچڕێنی مافی خزمان بەسەر یەکەوە کە لە چەندین ئاەت و حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هاتووە کە ئینسان پێویستە سیلەی ڕەحمی بەجێ بێنێ چاکەیان لەگەڵا بکە هاوکاریان بکە مافی بڕواداران لە بینیەکە مافی دراوسێ لە ناویانە مافێکی زیاتری هەیە بەسەرتەوە غیری ئەو مافە گشتیانێکە وەکو مسلمان بەسەر مسلمانەوە هەیەی مافی دراوسێتی ئەکەوێتە سەری و هەروە مافی خزمایەتی بە هەمان شێوە مافی هاوڕێیەتی بە هەمان شێوە ئەمانە هەموو مافن مافی ئەو کەسەی کە بەرپرسە ئەمە کە پێویستە ئەمڕۆ ئاماژەی پێ بکەین ئەوەی کە بەرپرسە مافی گەورەی بەسەرەوەی حەقی ئەو میلەتەی بەسەرەوەیە یا مۆتە ناوێ بەرپرس بێت یا مەسئول عن ڕعیەتیه بەرپرسە لە ڕعیەتەکەی خۆی کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فەرمودەیەکی صحیحا فەرمی هەر کەسێک بەرپرسایەتی دەکەس بگرێتە ئەستۆ ئەگەر خیانەتیان لێ بکات ئەگەر عەدالەتیان لەگەڵ لە نێوانە نەکا ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە یام خیانەتەکەی ئەیباتە ئەوە بە دەست و پێ بەسراوی ئەهێنە بەردەمی جەهەنەمەوە جانم ئاوا قڕژی بۆ کردوەوە بۆی بچێتە ناویەوە یام وەتا عەدالەتەکەی دەسوپێکانی ئەکاتەوە ئیباتە ناو بەهەشت یام جەور و ستەم و گەندەڵی و دزی و فزیەکەی کە ئەمڕۆ بەهەیە لە سەرزەوی و سەرزەویان پڕ کردووە و لێ ئەیباتە ناو دۆزەخەوە ئەم مافانە ینی مافی گەورن کاتێک کە ئینسان ئەبێتە خاوەنی خۆی بە خاوەنی ئەو وڵاتێک و مەملەکەتێک و هەرێمێک و حکوومەتێک ئەزانێ بەڵام مافەکانیشیان ئەخوا بەڵام پشتگویان ئەخا بەڵام قوتیان ئەبڕێت بەڵام و إلى آخره دواتر باسی ئەرکی هەم بەرپرس هەم ئەرکی جەماوەت بەرامبەر بە بەرپرسەکەی و مافەکانیشیان باس دەکەین مامۆستا باسی دراوسێت کرد
زۆر جار ئێستا بەهۆی بارودۆخی ژیانەوە لەوە چێ ئەمە تۆزە کاڵ بوو بێتەوە ئێستا چۆن مرۆڤێکی مسلمان بتوانێت ئەرکی دراوسێتی وەکۆڵێ زیندوو بکاتەوە برەی پێبدا لە کاتێکا بۆ نمونە لەوە چێ دراوسەکەی هیچ ئامادەیەکی تیان نەبێت. ئێمە بەڕاستی بەداخەوە ئەو ئەرکی دراوسێتی کە جاران لە ناو بڵێن مجتەمەعی کوردیە زۆر زۆر احتیمامی پێدراوە و زۆر گرنگی پێدراوە کە ئەوە هەر هەمووی بەڕاستی لە ئیسلامەوە بووە لە پەیامی خوای پەروەردگارەوە وەرگیرەوە خەڵ لە ئیسلامەوە فێری بووە. مافی دراوسێتی مافێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی ئینسانی بڕوادار بە تایبەتەوەی کە خۆی بە ئەهلی ئیمان ئەزانێ خۆی بە ئەهلی مزگەوت ئەزانێ بێ فەرامۆشی نەکات. دراوسێ هەر کەسێک دراوسێکەی لێ ئەمین نەبێ ئەبێ لە ئیمانەکەی خۆی بترسێت. هەر کەسێک ئەوە قاعیدەیە ئەوە بنشینەیە دراوسەکەی لێ ئەمین نەبێ لە دەستی لە زوبانی باشە لێ ئەمین نەبێ ئەم بێ بە جاسوس بەسەریەوە تەقریر لێ بدا یان سەیری شەرەف و ناموس و کەرامەتی بکەوە ئیلە ئاخری ئەوە بێ لە ئیمانەکەی خۆی بترسێت. حتا لە ئیسلامە کەسێک ئەگەر زینا بکە بۆ نمونە کەسێک ئەگەر دزی بکە ئەگەر لە ئەوە زینا هەر زینا و دزی هەر دزیە بەڵام تۆ زینا لەگەڵ دراوسەکەت بکەی دزی لە دراوسەکەت بکەی گوناهەکە و زیناکە زیاترە و دزیەکە گەورەترە ویزر و بۆ بۆ لەبەرۆ دراوسێ ئەمینە لە دراوسەکەی چاوەڕوانی خەڵگومانی ئەوەشی پێ نابات کە تعدای لێ بکە کە بە چاوی خراپۆ سەیریان کاکە چی بۆیە سزاکەشی زۆر خراپتر و زۆر گرانتر و زۆر ناڕەحەت لەبەر ئەوە لە ڕاستیدا ئینسان یعنی خۆی ئیمان شي ئیمان تەنها ئەوە کە تۆ بەدەم بڵێ وڵا ئیمانم هەیە لە کردارەکانە دەرەکەوێت کە تۆ خاوەنی ئیمانی مامۆستا ئەرکی دراوسێتیش تەنها لە نێوان موسڵمانانیە بۆ ئەوەی کە جاری تۆیە ئەوەی کە دراوسەی تۆیە هەر کەس بێت هەر دینێکی هەبێ هەر ئایدۆلۆژیەکی هەبێ هەر پەیامێکی هەبێ هەر حیزبێ هەر کەس بێ تۆ وەکو دراوسێ واجبە لەسەر چاکەی لەگەڵا بکەیت تۆ وەکو دراوسێ واجبە لەسەرت کە هاوکاری بکەیت تۆ وەکو دراوسێ واجبە لەسەرت ڕیعایەتی بکەیت و ئەو لە تۆ ئەمین بێت لە دەستت لە زبانت ئەمین بێت. مامۆستا وا دابنێت تۆ مرۆیەکی موسڵمان خانووی بە تەنیشت مرۆیەکی ترەوە هەیە مرۆڤێکی تر ئەمە بتەوێنێتە ئێمە مرۆڤێک ئەمە خاڵێکی یاو بەش دواتر ئەگەر پەیوەندی ئاینی ئەم ئیسلام و ئەم ئیسلام بە یەکەوە بەسێت ئەمە بێتە دوو خاڵی هاو بەش بۆ منە جاری وا هەیە خزمایەتی بۆ منە ئەم لە کوڕێکە لەگە خێزانیا ئەم لاژ لەوە چێ دایک و باوکی بێ بەڵام ئەبینی لە کۆمەڵگەی موسڵمانان لە کاتێکا بۆ منە یەکێ لە ئافرەتە سەحابیەکان چێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ مێردەکەم زۆر هەژارە ئەگەر من بۆ منە ئەو خشل و جێڕ و زیوانەی کەمە بۆی ئەوی بفرۆشم خێرم ئەگاتێ پێغەمبەری خوا فەرمێ دوو جار خێر دەگاتێ کەواتە تۆ چاکەکردن هەر تەنانەت لەگەڵ دراوسەیەکی موسڵمانە بۆ خۆی چاکەیەکە ئەگەر بوو بە موسڵمان لەوە چێ دوو چاکە بێ ئەگەر خزم بێەوە سێ چاکە بەڵام ئەبینی ئێستا لە کۆمەڵگەی خۆمانە ئەم شتە پێچەوانە بووەتەوە یعنی هەستەکەین ئەوەی کە لە یەکەوە نزیکن کێشەیان هەیە هەمیشە ناو ناتوە لە یەگەنێن خراپە بەرامبەر ئەوە لە ڕاستی هۆکارەکانی زۆر زۆرە ینی هۆکاری خۆی هەیە کزی و لاوازی ئیمان تەسیرێکی زۆر زۆری هەیە تەوعیە نەماوە ینی ئەم جۆرە بەرنامانە زۆر تەسیر و کاریگەری باشیان هەیە لە قوتابخانەکانە خوێندنی ینی کۆمەڵێ دەرس و کۆمەڵێ مادە دەربارەی مافەکان بەتابەت مافی دراوسێ مافی خزمان بەسەریەکەوە زۆر پێویستە بە کورتی پێویستی بە تەوعیە هەیە پێویستی بە تەوعیە هەیە پێویستی بە ئاگادارکردنەوەی خەڵکی 2000 بەڵامتر ئەو مرۆڤی وا هەیە طبعی وایە ینی حساب بۆ مافی خوای پەروەردگار ناکات مافی خوای رب العالمین نادا کە ئەو هەموو چاکەی بەسەریەوە هەیە کە ئەو هەموو نیعمەتەی پێداوە کە ئەم هەموو ئەو دنیای بۆ مسەخەر کردو بە ئەرز و بە ئاسمانی و بە سەما و بە بەڕ و بە بەحرەوە لەگەڵ ئینسانێکە کە با دراوسێشی بێ لەوانێ ئەوە هەموو چاکەیشی بەسەرەوە نەبێت کە ئەو مافی خوای گەورە نەدا مافی خەڵکیش نادات لەبەرەوە پێویستی بە تەوعیە هەیە پێویستی بە ئاگادارکردنەوە هەیە پێویستی بە تەفهیم و تێگەیشتنی خەڵک هەیە هەوڵدان بە هەموو جۆرێک مامۆستا بەڕێزەکان قوتابخانەکانە کووتمان ئیعلام تەلەڤیزۆن ئەمان تاسیری هەیە بەڵام دوجاریش ئەو کەسەی کە طبعی وایە کە حەزی لە چاکەنی حەزی لە چاکە نییە مامۆستا پێم وایە گەورەترین ئەرکیە قورسترین ئەرکێکە کەوێتەوە سەر دایک و باوک پەروەردەکردنی نەوەیەکی دروست و جوان پەروەردەکراوە سیفەت گەلێکی زۆر بەرز و جوانی هەبێت لە کۆمەلگا لەوە چە گەورەترین و قورسترین ئەرکێک بێ کە بتوان مرۆڤێکی گەورە دروست بکەن
لێرەدا ئەرکی دایک و باوک چۆنە و چۆنی پەروەردە بە لەسەر چ پەروەردەیە ئەم مناڵە پەروەردە بکەن؟ بەڕاستی ئەرکی دایک و باوک زۆر ئەرکێکی گەورەیە، زۆر ئەرکێکی گەورەیە. ینی مرۆڤ ئەبێ هەر لەو دەمەوە کە بە دوای هاوسەرێکە ئەگەڕێت، مافی مناڵەکەی دیکە بە دوای هاوسەرێک ئابگەڕێ، بە دوای دایکێکی باش ئابگەڕێ بووی هەر لێوەگەیەکی باش، هەر لەوێەوە مناڵ مافەکانی بەسەر دایک و باوکیەوە دەست بۆ چونکە تۆ سێرەکەی ینی مناڵ جبلەتی وایە، بە زۆری مناڵ جبلەتی وایە ئەچێتەوە سەر تەرەفی دایکی، ئەچێتەوە سەر تەرەفی خاڵوانی. ینی بۆیە لە فەرمودی شایەتەوە کە ئینسان سیرکە بزانێت کێکا بە خاڵی مناڵەکانی خۆی، هەر لێوە دەست پێ ئەکات. ئەگەر ئینسان بە هەویای مناڵەکانیەوە بێت، ئەبێ پێش ئەوەی ئەو مناڵە بێتە سەرزەوی ئەو دایکێکی باش، کێڵگەیەکی باش و جەنابەت فەرموود بۆی مسۆگەر بکات هەتاوەکو پەروەردە بێ بە پەروەردەیەکی واکە نافع بێ، کە منتەفع بێ، کە صالح و مصلح بێەوە، هەروەها مایی خۆشببختی خزمانی دۆستانی وڵاتی نەتەوەی هەموو شتێک بێت. بەڕاستی مەبەست مافەکە هەر لێو دەست پێکە. دوا ئەوە ئیدی لەو کاتەوەکە ئەو مناڵە ڕوحی بە بەراکرد هەر لەسکی دایکەوە پێویستی بە ڕێعایەت و پێویستی بە ڕێعایەتکردن هەیە، هەر لەو کاتەوە کە لەسکی دایک شایەت هەتاوەکو لە دایکە بێ کە لە حەدیثەکانی پێغەمبەری خوا هاتووە صلی الله عليه و سلم کە هەموو طبعا ئەوانە حکمەتی گەورە گەوریان تیا کە ئینسان بانگ با بە گوێ مناڵە و الله ئەکبەر و ناوی خوا و خالقی ئەم بوونەوە با بە گوێچکەیە و دو ئەوە کە وردەوردە پەروەردە ئەبێ ئیمان بەخوای پەروەردگار بە خالقی ئەم بوونەوەرە بە قیامەت خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ناوێکی دروست و جوانی بۆی هەڵبژێر. ئەمانە هەموو مافی دایک و باوکە بە کورتی دایک و باوک مافێکی گەورەیان هەیە، ئەبێ بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن. بەڕاستی ئیدی ئەو مناڵە ئەگەر هیدایەتی وەرگرت ئەوە بەدەستی خوا رب العالمینە، تۆ گوناهبار نابی. ئەگەر هیدایەتی وەرنەگرت، ئەگەر هیدایەتی وەرگرت ئەوە ئیترەوە تۆ سەرفراز، ئەگەر هیدایەتیشی وەرنەگرت ئەوە تۆ ئیقامە حوجەی خۆتە کردووە. ینی دایک و باوک پێویستە بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵسن، بەڵام نەتیجەکە بەدەستی خوای پەروەردگارە. بەڕاستی بەڵام تۆ ئەبێ بە ئەرکی سەرشانی خۆت هەڵسی. لەبەرەوە وەکو وتمان دایک و باوک هەر ئەوەنەیە کە تۆ بەڕاستی ژن بێنی، هەر ئەوەنەیە کە تۆ بڵێ وەڵا با مناڵم هەبێ، با کوڕی زۆرم هەبێ، با کچی زۆرم هەبێ، بە تایبەتی لەم ڕۆژە لەم ڕۆژگارە بەڕاستی ئەرکی دایک و باوک قورسترە، زۆر قورسە. بۆ لەبەر ئەوە جاران تۆ ئەو پەڕەکەی مناڵێک ئەو پەڕەکەی ئەدوت بە مناڵەکەت هاوڕێتی فلان کەس مەکە و هاوڕێتی فلان کەس مەکە و مەچۆ دەرەوە بوون وایە. ئێستا لە ماڵەوە فەیسبوکێکی لە بندەسە هەزارها هاوڕێی کچی هەیە، هەزارها هاوڕێی کوڕی هەیە، لێ ئەشاریتەوە بە نەوعێکی تر هەر ممارەسەی ئەو ئارەزوی خۆی هەر ئەکا. بەڵام کەواتە ئەمڕۆ پێویستی بە تەوعیە زیاتر هەیە، پێویستی بە تەوجیه. وەکو خوای گەورە فەرمێ وەستەبر عەلەیها، ئیستیبار وەستەبەرە لە زمانی عەرەبیە وەصبر ینی ئارام بگرە و بەڵام ئارامگرتنێکی ئاسە، بەس وەستەبر یعنی وەکو تەکەلوف لە خۆت کە تەکەلوف ئەگەر ناڕەحەتیش بی بۆ داخوای گەورە داوای ئیستیبارەکە و فەرمی وەستە چونکە زانە ناڕەحەت حتى ئەو بەرامبەر بە پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم وأمر أهلك بالصلاة واصطبر عليها. پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم وأهلي پێغەمبەری خوا کە خوای گەورە فەرمێ إنما يريد الله ليذهب عنكم الرجس أهل البيت ويطهركم تطهيرا. خوای گەورە پاکیان نەکاتەوە، ڕجس و شرک و نیفاق و شیر هەموو شتێکی لیان دوور خستۆتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشا پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم خوای گەورە ئەمری پێکا بەوەی کە ئەفەرمێ ئەمرکە بە ئەهلەکەت بە نوێژ سەبریش بگرە لەسەری چونکە ناڕەحەتە. مامۆسایان لە کۆمەڵگەیەکی پڕ لە داد و خۆشەویستی وەکو کۆمەڵگەی مەدینە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بنیاتینە، تەنانەت دەڵێ ئەگەر یەکێ لە هاوڵان دیار نەبووایە چای بۆ ئەگێڕا و بۆی ئەپرسی، یا ئەبوو هوڕەیرە لێ جارێکیان برسیم بوو زۆرم برسی بوو ئاەتێک کە هاندانی تیاوە بۆ بەخشین و ناندان بە فەقیر بە ئەبوو بەکری سدیقم وت بەڵکو تێبگات و بمباتەوە نانێکم بداتێ، یان بۆ نمونە عومەری کوڕی خەتاب هەر بەو شێوەیە ڕافێ ئاەتەکەیان بۆ کردم و ڕۆشتن تا گەشتم بە خۆشەویستی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕافێ ئاەتەکەم بۆ کرد لە حاڵم تێگەشت و بردمیەوە بۆ ماڵ نانی دامێ، یا جارێک شیرێکی بۆ هاتبوو فەرمی بڕۆ هەموو ئەهلی سوفەکە سیرە ئەفەرمێت 400 کە زیاترە بوون یا کەمتر هەموو ینی وەکوڵێ بێبەش نەکرد، کەواتە پێغەمبەری خوا لەو کۆمەڵگە پڕ لە داد و خۆشەویستیان دڵسۆزی هەمووان بووە. لە فەرمودەکەشا جەنابتان فەرمووتان کە پێغەمبەری خوا ئەفەرمێ با مناڵتان زۆر بێ من شانازیتان پێ وەکەم. ئایا ئێستا کۆمەڵگەیەکی وەکو ئەم کۆمەڵگەیانی کە ئێستا هەن مسلمانان نە دڵسۆزێکیان هەیە، نە شوانێکی ڕاستەخینەوە دڵسۆزیان هەیە، نە کەسێک هەیە
وەکوڵێ نازیان بکێشێ بە دەمیانەوە بێ ئایا خستنەوەی مناڵگەلێکی زۆر کە ئێستا ناو خێزانە موسڵمانەکانە باوە شتێکی پەسەندە بۆ ئەم سەردەمە خۆی لە ئەسڵا ئەوەیە کە پێغەمبەری و خوتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمی تزوجوا الودود الودود فإني مكاثر بكم الأمم لە ئیسلامە لە دوای ڕاوەکردنی ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە ئیسلامە وەکو قاعدەیەکی گشتی منعی نەسل دروست نییە منعی نەسل دروست نییە بە هیچ جۆرێک ینی منعکردن تۆ ینی ژن و مێردە بڕیار بمرن بە هیچ جۆرە ئێمە ئیتر نایە مناڵمان بێت بەڵام تەنظیمکردنەکەی دروستە و شتێکی پەسەندە تەنظیمکردنی ینی وا نابوو نمونە ئینسان ئیتر هەموو ساڵێک مناڵێکی بێ هەموو نۆمانگێک مناڵێک بخاتەوە بەبێ ئەوەی بزانێ ئەرکەکانی ئەو مناڵە چییە بەبێ ئەوەی جێبەجێ بکا بێ بزانە مافەکان چەند قورسە بەسەریەوە هەر ئەمەە بڵێن خێزانەکەی سکیپەر بێ و مناڵی بۆکو ئەمە جاران تەمەەن زۆر باو بۆ بەڕاست خەڵکی منافەسەی کردووە پێویستی بە مناڵی زۆر بووە هەر مناڵێکی حیوانی پێ بەخێو کردووە مناڵێکی داری پێهێناوە مناڵێکی گەنمی پێ دووریوەتەوە مناڵێکی زەرعاتی من هەر مناڵە ئیشی پێ حتا بە کچوو بە کوڕ ئەوانەوە ئەمە وەکو وتمان لە ئیسلامە نابێ منع بکرێ منعی دروست نییە بەڵام تەنظیمکردنی دروستە جا ئەو تەنظیمکردنە هەر عایلە و بە جۆرێک خۆی سەیری حاڵەتی خۆیەکە ئەبینی عایلەی وهەیە لەوانەیە ژنەکەیش و پیاوەکەش هەردووکیان قوتابی بن پێویستیان بە خوێندن ببێ مناڵیان بێ لەوانەیە نەتوانن پەروەردەیکەن نەتوان بەخێویکەن یان حتا لە ڕووی ڕزق و ڕۆزیە و بەدەستی خوا رب العالمینە مناڵ ئینسان نایە بەهۆی ڕزق و بەهۆی ڕزقەوە بەهۆی فەقیریەوە بڵێ وڵا با مناڵم نەبێت نا بە پێچەوانەوە جاری وایە تۆ یانی شتێکی مجەڕەبیش جاری وایە خوای گەورە مناڵێک ئەداتی ئەو مناڵە ئەبێتە بەرەکەت ئەو مناڵە ئەبێتە بەرەکەت و خوای گەورە ڕێژە بەسەر ئەو بنەماڵەیەش ئەو عایلە و بنەماڵەیەشە نەک بەڵکو جاری وایە بێتە بەرەکەت بەسەر وڵاتێکە بەسەر هەموو جیهانە یوسف عەلەیهی سەلام نەبوو بەرەکەت بۆ باوکو بۆ دایک و بۆ وڵات و بۆ مەملەکەتی میسر و کەنعان و هەمووی بەڵام وەکووتم تەنظیمەکەی ئەوە پێویستی ئەوە خۆیان ئەسانن خۆیان ئەزان چۆن تەنظیمیەکەن چەند ساڵ جارێ مناڵیان ئەبێ ئەوە خۆیان ئەزان و پێی مەسلحەت و بەرژەوەندی خۆیان ئەمما بڕیار بن کە منعی بکەن ئەوە دروست نییە بە هیچ جۆرێک مامۆستا شایدی دان مەگەر اللهم لە حاڵەتێکا کە لە ڕووی تەندروستی ئەوە جیاوازە لە ڕووی تەندروستیەوە نەتوانێت ئەو دکتۆر بڕیار با بڵێ ئەم ئافرەتە بە هیچ جۆرە ناتوانە مناڵی بێەوە ئەبێتە مای تیاچوونی حیاتی ئەوە شتێکی دیکە لە ئەگەرێکە ئەم مرۆڤ ئەم دایک و باوکە بزان کە ناتوان پەروەردەیەکی دروستی نەوەکەیان بکەن و دڵنیاشن کە بە ڕێگەی خوار و خێچاڕوە لەو کاتە ئەرکیان چییە؟ نا لەو کاتەشە هەر نابێت ینی منعی مناڵکەن وەکوتم منعەکەی بە تەواوەتی دروست نییە اینجا ئەو دایک و باوکە یەکجاری نابێ ئەوە پشتێنی لێ بکەنەوە ئێشت مناڵ هێشتا نهاتوتە دنیا و ئەم بڕیار با بڵێ وڵای ئێمە ناتوانیت وانە و مادەم بڕیاری داوە دایک بێ مادەم بڕیاری داوە باوک بێ ئەبێ دایک و باوکیش یەکسەر مناڵ بە دوایان نادێت وانە بەڵام ئەو خۆ دایک و باوک هەر لە هەر ئاسێکا بێ ئەتوانە مناڵێک دوانسیان هەر پەروەردەکا و بەخێویکا و پەروەردەیکا وەکووتمان تەنظیمی بکە ئەمما منعی نەکات مامۆستا ئەرکی شایەتی دان بە شێوەیەکی گشتی خوای گەورە هەموو پێغەمبەرانی بۆ ئەوە نادۆ کە بیان کاتە شاید بەسەر خەڵکیەوە بۆ منە عەبدوڵای کوڕی مەسعود تەکونوا شوهەداء عەلى الناس بەڵێ عەبدوڵای کوڕی مەسعود فەرمێ ڕۆژێ پێغەمبەری خوا فەرمووی قورئانم بۆ بخوێنە تا گەشتمە ئاەتی 41 سوورەتی نیسا پاشان سێرم کە پێغەمبەری خوا هۆن ئەگری و فرمێز بە چایەتی خوارەوە وتم بۆچی ئەگری فەرمووی بۆ ئەوەی کە خوای گەورە لەم ئاەتاڵێ لە ڕۆژی قیامەتە هەموو پێغەمبەری لە نەتەوەی یەکەم بەشایەت و تۆژەکەم بەشایەت بەسەر هەمویانەوە کەواتە هەموو مرۆڤێک بەدەر لە پێغەمبەران بانگبەرانی خوا ئەم ئەرکێکەوێتە سەرشان کە بێتە شاید بەسەروانی ترەوە خۆی ئەو بابەتی شاهیدە ئەوە ڕافەکردنەکەی ینی پێویستی بە وەقت و بەکات هەیە شەهادەت ئەنواعیان هەیە شەهادەتی پێغەمبەرانی خوا چییە بۆ سەر ئومەتەکان شەهادەتی پێغەمبەرانی خوا کە ئەبن بە شاهید بەسەر ئومەتەکانیانەوە بەوەی کە پەیامی خوای گەورەیان پێگەیاندوون بەوەی کە ئیقام حوجان بەسەرەوە کردوون بۆی کە تەوحیدی خوای رب العالمینیان پێگەیاندوون بۆی کە بە ڕیسالەی خوای رب العالمینیان بۆ خەڵکە گەیاندووە جا ئەو خەڵکە ئایا چەندێکی وەڵامی داوەتەوە چەندێکی وەڵامی نەداوەتەوە ئەو پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەلام هەموو شاهدن بەسەر ئەو خەڵکەوە وخوای گەورە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە گریان و فرمێزگاتە خوار بە ناوچاوی مبارەکە شاهیدیدانی پێغەمبەرانی خوا عەلەیهیمو سەلام ئەوەیە بەڕاستی کە ئەبنە شاهید بەسەر ئومەتەکانی خۆیانەوە
هەندێک شاهیدیش هەیە لە دنیا ینی ئەدرێت ینی هەندێک شاهیدی هەیە لە واقعەکە بۆ منە دایکێک شاهیدێداکە و مناڵی خۆیەتی یام لە کێشەیەک کە دروست ئەبێ پێویستی بە شاهید هەیە لە دادگاکانە لە قەزاوەتەکانە ئیدەن کەواتە ئەرکی شاهیدی ئەرکێکی جۆرا و جۆرە و تەنها یەک جۆری نییە و تەنها یەک نەوع و قیرازی نییە لە ناو مجتەمع و کۆمەڵگا. بەڵێ مامۆستا زۆر لەوانەی کە بانگەشەی مافی ئافرەت دەکەن ئەڵێن ئەمە وەکوەڵێ بۆچی ئەرکی وەکوەڵە دوو ئافرەت لە بەرامبەر پیاوێکەوە ئەم شایەتیانێ ئەمەرکی خراوەتە سەرشان بۆ منە کاک ناسیری سوبحانیش بە ڕەحمەت و ئەفەرمێ ئەمە ئەرکێکی زۆر قورسە کە وەکوەڵێ مراعاتی ئافرەت کراوە کە نیوەی پیاو بێت لەوە. خۆی ئەوەش وەکوتم ئەنواعی هەیە هەندێک شاهیدی هەیە شاهیدی پیاو هەروە ناگیر بەزی ئافرەت وەرەگیرێ یەک ئافرەتیشە گەورەترین شاهیدیشە لە ڕووی دنیاییەوە کەوی شاهیدی نەسلە هەرێکە لە من و تۆ ئێستا کێ توانێت شاهیدی باکە کوڕی باوکی خۆمانی دایکمانەتوانێت شایەتی بە ئەو نمونەیە کە وەلیدی دایکی هەرێکێک لە مرۆڤەکان ئەگەر خیانەتی کرد بێ و ئەم کوڕی کە ئێستا کوڕی ئەوە ئەم کچی ئەوە ئەگەر کچی ئەو نەبێ فعلەن و کوڕی ئەو نەبێ کەس نەیزانی بێ خۆی ئەزانێ کێ توانە بڵە وایە ئەموانە وانە لەبەر ئەوە دەیسێرەکە ئەو شاهیددانە کە شاهیدی نەسلە تەنها لە ئافرەت وەرەگیرە و تەنها لە دایکیش وەرەگیرە و تەنها لە خۆشی وەرەگیرێ و هەزارەها ئافرەت ئەگەر شایەتی بن و هەزارەها پیا ئەگەر شایەتی بن بڵێن فڵان کەس کوڕی فڵان کەس ێمە شایەتی لیان وەرنەگیر بەس لە دایکەکەی خۆی وەرئەگیرێت بەڕاستی کەواتە هەندێک ئەو شاهیدیدانە شایەتی بۆ نمونە شیردان شایەتی شیردان سبێنێ فڵان کەس شیری فڵان کەسی خواردووە کە ئەبێت ئەبنە خوشک و برا لە شیری بۆ یەکتر حرامە بنوانیە يحرم من الرضاء ما يحرم من النسب كي ام شاهدتي ادا كي اثباتيك دايك تنها دايك واني بله او داك شاهدتي داك لمن شيرم دابا مكتام شيرم دابا بكره بله جاء يعني مبسم اوي اوش جورا وجور يعني بلام هندي شاهدي هي لبين مشكله خلقها بودو افرد خوي غير باسي كردو خوي بياني كردو فتذكر احداهما الاخرى ئەگەر یەکێکیان شتێکی لەبیر چۆ وتریان بە بیری ئەهێنێتەوە ئافرەتی شروشتی وایە تەمەنە ئەمە عامیش نییە و هەموو ئافرەتێک ینی زۆر جاشتی لەبیر ئەچێت زۆر جاشتی لەبیر ئەچێت و لەوانەیە زۆر بەشداری نەکات لە کێشەکانی خەڵکە بەڕاستی کەم ئافرەتەیە کە ئاگای لە معاملات و کێشە و وەرە بڕۆی خەڵک هەیە و پێویست ناکە کە بهێنرێ ینی شاهدی پێ بدرێت خوي او فعلا مراعاة كردني آفرته فعلا رعاية كردني سروشت وفطرة وطبيعة آفرته بلام وأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه وأنك بدواي يعني كلنا أقرن بوي قمان دروس كان شويني أزور شتانا أكون أجينو كوت من آفرد نتنها يكزور شايتي هي نتنها أجر الحالة لو حالتك بيوز بدو آفرتك نیشانی نقصانیانە نەخێر هیچ نیشانی نقصانی نییە بەڵکو نیشانی مراعاتکردنی زیاتری ئەو ئافرەتێ. بەڵێ مامۆستا ئەرکی بەرپرس و کار بەدەستان بەرامبەر بە میلەت و جەماوەر چییە و بێ ئەوە گەورەترین ئەرکیان هەیە گەورەترین ئەرکیان هەیە بەڕاستی ئەم ئەرکە ئەگەر لە حاڵەتی ئاساییە خەڵک لێ حاڵی نەبوو بێ کە ئیسلام چەند داخۆکی لەسەر کردووە و خۆی ڕەب العالەمین چەند باسی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله چەند تەشدیدی لەسەر کردووە ئێستا خەڵک خۆی هەر بە ئیشارات حاڵیە بێ ئێستا هەر بۆشی باز نەکەی خەڵک ئەزانێ ئێستا کە خەڵک لە کوردستانی خۆمان ئەگەر بیکەی بە نمونە بۆ وێنە تووشی حیاتێکی ناخۆش بووە دڵی تەنگ بووە قوتی خەڵک بردرا و تێکەڵاوی کورسی بەرپرسان و سیاست کراوە چێ ئەم شتەی بەسەر خەڵکا هێناوە هەر بەرپرسەکان نین هەر ئەوانە نین کە پێیان وترێ مەسئول و بەرپرس بە بەرپرس کاتێک بەرپرس ناوەکەی بەخۆیەتی مەسئولە لە دنیاش و لە قیامەتیشە خوای ڕەب العالەمین پرسیاری لێ ئەکا لە ژێر دەستەکانی بەرپرس گەورەترین ئەرکی بریتێ لە بەرپاکردنی عەدالەت گەورەترین ئەرک بەسەر شانیەوە بریتێ لە بەرپاکردنی عەدالەت هەر بەرپرسێک ئەگەر نەیتوانی عەدالەت لە نێوان ژێردەستەکانی خۆیان لە نێوان هاوڵاتیەکانی خۆیان فراهەم بهێنێ
ئەوە بەڕاستی هەم لە دنیا فاشیل بووە هەم لە قیامەتی شاوکو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ جەور و ستەمەکەی خاتە ناو ئاگری دۆزەخەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەڕەشە ئەکات لەو بەرپرسانێک کە خیانەت لە خەڵکی خۆیان و لە میلەتی خۆیان ئەکەن، هەڕەشەیان لێ ئەکا بەوەی کە هەم لە دنیا هەم لە قیامەتە خوای گەورە سەرشۆڕیانەکە. ئەوەی کە زوڵم ئەکات، ئەوەی کە ستەم ئەکات، خوای رب العالمین هەر لە دنیا حەق و تۆڵەی لێ ئەکاتەوە. واقعیش پیشانی هەمومانی داوە، هەم لە تاریخ و مێژووە هەم لە واقعی سەردەمی خۆمان. سێری ئەو وڵاتانە کە هەر لە شەرقی ئەوسەتا، ئەو وڵاتانی دراوسی خۆمان نزیکەکانی خۆمان کە بزان خوای گەورە چی پێکردن. وخوای رب العالمین فەرمێ وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال فلا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. خويا رب العالمين هل الدنيا لنا يا نبا فرموا أو هم طاغوت استمكاريك خويا قولوا باسيانك على قرآن عاد وثمود وتبع وإلى آخره. فرعون كان شيئا لهذا بوشورش قارون كان صدام كان بجمال الدين أفغانيان ود أوان بون بقول وتدي أوج مبنى مربو أوان أركي جماور تشيل برسكي استمكارا جماور أبي وشيار بيت جماور أبي بردوان بيرسر داوا كردني ما فكاني خوي جماور أبي أو جماور الدنگ ندا بو ظالمانه هسه خوم ظالمانه على بونمونه على من بونمونه على من چل كرسيم هي على وا بين جانم تزوير كردو بو خوسي بين جاني خوما راسكات برحسي ام جماوري خومانه او طاغوتاني دروس كردوه جاريك دو سي چوار استا انتخابات بكرته ولا كردستان سركي او حزباني كقوتي خلقيان بريوه خلقي جاي هالبركيان بوكا ويا مانيه خلقي جاي شرف الريان بوكا خلقي جاي حد لدوان يجب يعني كل بناخيري جاي لنيوج هاتو ولا مزقود هاتو يكسر راس اقرب ويدنق بابا ملهور ودزو جردو فرهود شيانه هيك اعتبر راسي لازم ملزوم يكن يا مليرا ناكري خلقك تاوان باركين بلام او اندالين خلق ابي هوشيار بيت كمان بيم وايه يستور دور جماوري كردستان زور هوشيار بوتوا زور ئاگادار بوتەوە لە مەکری ماکرین و لە کەیدی کائیدین و لە فێڵی فێڵبازان و تەڵەکچیان زۆر شارەزا بووە بەڵام پێویستی بە تەوعی زیاتریش ئەکا پێویستی بە بەردەوامی زیاتریش ئەکا پێویستی بە خەباتی مەدەنی زیاتریش ئەکا تاوەکو مافەکانی خۆیانیان لێوەربگرنەوە بەڵام دڵنیا بە کە ئەگەر خەڵک هەر هیچیش نەکا خوای رب العالمین ظلمی ظالمان قبول ناکات چونکە خوای گەورە وعدی خۆیەتی وجعلنا لمهلكهم وتلك القرى أهلكناهم شيء لما كفروا لما فسقوا لما عصوا لما زنوا لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا دان راو بلام كي أو خواهي قولوا خوي دائناو زور سپاس مامۆستایان کاتی بەرنامەکەم تەواو زۆر سپاس بۆ ئامادەبوون بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن.